ژیرتان لەگەڵا لاڵقەیەکی نوێی بەرنامەی سفر یەک ژیری پێنجشەممەیە کاتژمێر 12 ڕۆیە هەموو پێنجشەممەیە کاتژمێر 12 ڕۆ ژیر لەگەڵتان دەبێت لە بەرنامەی سفر یەک ژیری باشترین بەرنامە یوتیوبی کوردی بۆ کۆکراوە یەک هەفتەی هەواڵی ڤیدیۆ گەیم لەو بەرنمەیەش $10 دەبەخشمەوە هەموو هەفتەیەک براوەیەک خۆبەختانە خۆشانسی خۆی دەردەسیستن زۆر کەس دەم دەپرسن شێوازی هەڵبژاردننی خەڵکی چۆنە من دەڵێم نازانم چۆن تهدیدی بکەم بەڵام ئێستا ئەو ڕێگای هەڵمژاردو ئەوەیەکەوە ئەو کەسانێک کە فۆڵۆم دەکەن لە هەموو شوێنێک لە شوێنێک نامەیەک بنێرین من هەفتەی یەکێک هەڵ دەبژێرم براوەی ئەو هەفتەیەشمان دیاری کردووە تا کۆتایی بینەر بن هەڵی دەبژێرین سەرەتا پێویستە یەک شت بکەن هەمووتان بۆ ئەوەی ببنە خاوەنی $10 ویژەوەیە لایک ئەو ڤیدیۆ لە بیر مەکە پشتگیریی گەوری چەناڵەکەم دەکەی وەروە نووسینی کۆمنت زۆر گرینگە بۆیە هاوڕێیان تکای لە بیر مەکەن لایک و نووسینی کۆمنت و سەبسکرایبکردنی چەناڵەکەم دەبنە براوە با دەست بە هەواڵەکانمان بکەین یەکەم هەواڵیش کە بۆم هەڵبژاردنەوە ڕەباسی یاری نوێیەکەی مایکرۆسۆفتی دەکەین بە ناوی مایکرۆسۆفت فلای سیمولیتر کە ئێستا بڵاو بیتەوە لە سەر پیسی لە گەیم پاس بەردەستە بزانام لە فرۆشگای مایکرۆسۆفتیش بەردەستە دەتوانانی بیکڕی وەرواتوان لەڕێی گەیم پاسی یاریەکەی بکەیت ئەگەر تاوەکو ئێستا ئاگدارنی لەژێر بەردی نووستی تاوەکو ئێستا نازانی مایکرۆسۆفت فلای سیمولیتر چییە فلایت سیمولیتر واتە سیمیلیترێکی فڕین تێیدا دەبیە فڕۆکەوان فڕۆکەکە بە فڕۆکە دەفری ئاسمان و دەچیان تاوی جیهان دەتوانی بگەڕێت بەڵێ تەواوی جیهان دەتوانی بگەڕێت تەنانەت وە بزانم کوردستانی شتێدایە بەڵام هێشتا یاریەکەم داڵۆن نەکردیە داڵۆندی بکەم بێگومان ڤیدیۆیش لەسەر دروست دەکەم ئەگەر بێت و کوردستانی بەتەواوی تێدابی وەبزانم فڕۆکەخانەی هەولێر و سلێمانی تێدایە دەتوانین لەو فڕۆکەخانانە بنیشیەوە بۆ یاریەکی سەرنجڕاکێش دیارە وەروە قەبارەی و یاریەیە 90 گیگابایتە کە گەورەیە بەڵام بۆ شواتە زەخم نییە کە مەسەرەن وەکو یاری کال ئۆف دیوتی مۆدرن وارفەر کە نزیکەی 200 گیگایە مایکرۆسۆفت فلای سیمولیتر یاریەکی ناوازە دیارە و سەرنجڕاکێشە و ئەو تەکنیکەی تێیدا بەکاردێ بریتە لە فۆتۆڕیەلیزمێکی سەرنجڕاکێش بۆ نمونە ماپی زەویان هەموو وەرگرتیە کۆمپانیای مایکرۆسۆفت لە ڕێگەی سێرڤەری خۆیان وێنەکانی زەوی وێنەی وڵاتان وێنەی فڕۆکەخانەکانیان هێناوە پێکەوە دایانایە و بە شێوەیەکی 3D خۆی نیشان دەدا کە کاتێک بەسە وڵاتەکاندا دەفری شکلێکی جوان نیشان دەدا دەمە ڕێنگۆ بزانم ئاپێتان وایە مایکرۆسۆفت فلای سیمولیتر یاریێکی چۆنە و سەرنجڕاکێشە یاخودنەوە پلانت دانایە ڕۆژێک لە ڕۆژانە و یاری بکەی یاخودنە دەمێت لە کۆمنت ڕێیەوە بزانم هاوڕێیان یاریێکی نوێی باتمانی ژاشکراکرا بە ناوی The Court of Owls کە سەرنجڕاکێش دیارە بەڵام بزەبت نازانین چیرۆکەی باسی ستەکە و چەند دەنگوێکی لەسەر بڵاوکرێتەوە کەوا جگە لە باتمان کە باتمان کارکتەری سەرچێ بێگومان یاریێکی باتمانە وەروەها بات گرڵیشی تێدایە واتە باتمانی ئافرەتشی تێدایە و یاریە و ئەو ستودیۆی یاریەکەی بەرهەمدێنن تقریبان سەرچاوە و ئیلهامیان لە کۆمیکەکانی خوشەمشەمە کوێرەی باتمان وەرگرتیە دانێ گرنگجی بەو یاری بدەین هاوشێوەی چۆن فیلمی دارک نایت کە چۆن توانی هەموو جیهان بشۆکێنێ وەروەها لەوانەیە پێشبینی دەکەم ئەو یاریش لەسەر ئەو ستایڵە بیتاوە کەستە خراپەکاریەکانی نا ئەو یاریە بە 100% هەمووی ئاشکرا نەکرێت بەڵام دەزانین کەەوە پرۆژەکە بە ناوی The Court of Owls واتە گرنگجی بە شەمشەمە کۆرە و واروەها باڵندەی کوندە پەپوو دەدا جا کوندە پەپوو لە ناو جیهانی باتمان پێشتر لە کۆمیکەکان هەبوونە وەروە خراپەکاریشەیە لە ناو جیهانی ئاوڵەکانی باتمانی بەڵام بزەبت کامیان دەبی و کامیان نابێت تەنیا زانیاری ئەو دەمان بەرزکەتیە لەوانێ لە چەند هەفتەی داهاتوو کۆمپانیای WB Games کە بڕیار بوو بفرۆشێ بەڵام نەفرۆشە ئێستا یاریچنی باتمانیان ئاشکرا کردیە زانیاری زیاتری لەسەر بڵاو بکەنەوە دەمێ ڕێنگۆ بزانم هیچ یاریێکی باتمانتان تاوەکوێتە تاقی کردیتەوە یاخودنە لە کۆمنتێکی بینووسێ یاریە سەرنجڕاکێشەکەی بەتێزدای کە ناوی Deathloop بوو بڕیار بوو لەسەر PlayStation 5 بۆ چەند ماوەیەک بە شێوەیەکی تایبەت بڵاو بکرێتەوە یاریەکە دواخرا لە 2020 بۆ 2021 و بڕیاریشە لە سەرەتای 2021 بڵاو نەکرێتەوە بەڵکو Q2 2020 واتە سێکند کۆرتەرە واتە نیوەی بەشی دووەمی چارەجی دووەمی 2020 واتە لە نێوان مانگەکانی 3 بۆ 6 دەبێت یاریەکە سەرەتا بێتان بڵێم هاوڕێیان ئەو یاریە زۆر سەرنجڕاکێش نییە هاوشێوە یاریە تایبەتەکانی دیکەی PlayStation 5 واتە یاریەکە تایبەتش نییە تەنیا PlayStation 5 بەڵکو بە شێوەیەک بە ماوەیەکی کاتی لەوانێ بۆ چەند مانگێک سەرەتا لەسەر PlayStation 5 بڵاو دەکرێتەوە نمونە یاریی وەکو The Medium کە لەسەر Xbox Series X بڵاو دەکرێتەوە هاوشێوەی Deathloop بۆ ماوەیەکی کاتی لەسەر Xbox Series X بڵاو دەکرێتەوە دواتر دەگۆڕدرێ ئەنی دێتە ناو PlayStation 5 یاری Deathloopیش هاوشێوەیە گەیمپڵی یاریەکەمان تۆزێک بینیوە
گەیمپڵەیەکەی باسی لوپەکی زەمن دەکا کوشتن و بڕینەکە ئەنجام دەدەیت دواتر دەمری دوای دیسان دێەوە واروە ئەو تەکنیکە کە دووبارە زیندوو بوونەوەی و تەقەکردن و شوتەرە لە ستایلی یاریەکانی بەفێزدای دێ بەڵام بەفێزدا عادەتێکی هەیەکەوە زۆربەی یاریەکانی مەسەرەن فاڵاوت 76 مایکرۆ ترانزاکشنی یەکجار زۆر لە ناوی دادنەوە تا پارەدانێکی ئۆنلاین لە ناو دادنێ سیستەمە کەوا مرۆڤ یاریە نوێیەکی وۆڵفنستاین بەشی دووەم وۆڵفنستاین یەنگ بڵایت کە زیاد لە حد مایکرۆ ترانزاکشنی تێدایە کە پێویست ناکەتیدا وە پێم پێشبینی دەکەم دێت و پێش هاوشێوەبی یاریەکە ستۆریەکەی لەوانەیە کورتبی بەڵام بە شێوەی ئۆنلاین وەوە بکە گەیمەرەکی زۆر پارە لە ناوسەرف بکە بۆیە ئەو دایمە تەعاملکردنە شتێکی باش نییە دەمێ ڕێنگۆ بزانم تاوەکو ئێستا یاری دێتلوپ سەرنجی ڕاکێشاون یاخودنا یەکێک لە کۆمنت بنووسی یەکەش دەمێ بنووسی نا و ئەوەی کە دەنووسی لۆ دەنووسی و ئەو کەسی دەنووسی نا لۆ دەنووسی نا یاڵە کۆمنت سوپرایزێکی یەکجار گەورە بڵاوکرایەوە لەسەر یاری گۆست ئۆف سوشیما هەرکەس ئاگادار نەبوو لەو گۆڕێوتیان ئەوە مۆدەکی نوێی یاری گۆست ئۆف سوشیمای بڕیارە لە پاییزی ئەو ساڵ بڵاو بکرێتەوە کە مۆدەکی کۆواپی ئۆنلاینە واتە مۆدی ئۆنلاین لە بۆ یاری گۆست ئۆف سوشیما بڵاو دەکرێتەوە مۆدەکە بە خۆڕاییە بەو گەیمەرانەی کەوا یاری گۆست ئۆف سوشیمایان هەیە بۆم گەر تۆ یاری گۆست ئۆف سوشیمات هەیە پاییزی ئەم ساڵ دەتوانی مۆدی کۆواپی ئۆنلاین تاقی بکەیتەوە مۆدە کۆواپە ئۆنلاینەکەش هیچ پەیوەندی بە یاری ستۆریەکەی نییە واتە هەمان کارکتەر و هەمان چیرۆک لەناو مۆد ئۆنلاینەکەی نییە بەڵکو خۆت کارکتەرێک بە خۆت دروست دەکەی هەروەها تەنانەت جوندی و عسکەر و شتەکانی مەغۆڵەکانیشی تێدا نییە بەڵکو ئەو جارە فۆکس دەخەنە سەر ئەفسانەی ژاپۆنی لۆ نمونە لە ناو یاریەکە تۆزەک واقعیە ڕێلیزمە مثلا درندە و وەحش و شتی تێدا نییە ئەفسانەی ژاپۆنی تێدا نییە بەڵکو لەو مۆدە ئۆنلاینە شێوەیەکی ترسناچی دەدا یعنی فیلمی یاریەکە شێوەیەکی ترسناچی هەیەکەوە پێشبینی دەکەین تۆزەک چۆن دەڵێ جەوەکی ترسناکمان لە بۆ دروست بکە پرچ خۆشمەر هەموو تێکدا نازانم لێ داشم نەهینایە چکەوەڕە بڕک نەخۆش بم هاوڕێیان ببورن لە زۆر بە مخەڵبەتی هەتیمەت پێشتان مۆدە ئۆنلاینەکەی کوواب دەبی واتە دەتوانین لەگەڵ هاوڕێکانت بێکەوە شەر بکەی بەڵام نازانین تاوەکوێسە ئایا بە سۆڵ دەتوانین لەگەڵ ئەو درندانە شەر بکەی یاخود یەک بەرامبەر یەک لاعیبەک بەرامبەر لاعیبەک بە شێوەی گۆست ئۆف سوشیما بە شمشێر و تەرتیبات شتی بەناوکەوی دەکریان ناکرێت هێشتا زانیاری لەسەر نازانین بەڵام ترێلەرەکەی زۆر سەرنجڕاکێش بوو ویستم ئاگادارتان کەمەوە گرتاوە کوێستە یاری گۆست ئۆف سوشیماتان نەکردێت تکا دەکەم گەر پلەیستێشن 4 هەیە تکایە بڕۆ یاری گۆست ئۆف سوشیما تاقیب بکەوە چونکە کە لە باشترین یاریەکان و ریڤیو یاریەکەشم کردیە پێشکڕێن بۆ کردێ لە ناو چناڵی یوتیوبەکەم بەدەست دەتوانم سەیری بکەیت ماوەیەک بەر ئێستا پار پێرار بوو ترێلەری یاری ئێلدن ڕینگ بڵاو کرایەوە کە وتیان جۆر ئار مارتن کاری لەسەر دەکە کاری نووسین لە بۆ دەکات خەڵک سەرنجی هەموو دنیا ڕاکیشە بەڵام بەهۆی ئەوەی جۆر ئار مارتنی نووسەری زنجیرە گەیم ئۆف ترۆنز مەشغوڵی نووسینی ڕۆمانی نوێیە بۆ یاری ئێلدن ڕینگ دواکەوت هەرچەندە دیڵەیەکەی نازانین بەسەن دایانوت یاریەکە لە 2020 یان 2021 بڵاو دەکرێتەوە هەنیشتا ئەکید نەبووین لەوەی کەنجنە بڵاو دەکرێتەوە بەڵام لەگەر ئەو ئەکید نەبوونە شەشتە یاریەکە دواخرە لە بۆ ماوەیەکی نادیار ئێستا هیچ ریلیز دەیتێتیشی نییە واتە بەروارێکی نییە بڵێ لەوانەیە لە 2021 یان لە 2020 بڵاو بکرێتەوە ئێستا هیچ شتێکی نییە هیچ پەنجەرەیەکی بڵاوکردنەوەی نییە کەسیش نازانین کەی بڵاو دەکرێتەوە بەڵام ترێلەرەکەی زۆر سەرنجڕاکێش بوو کە بینیمان یەکەم جار جۆرە جەوێکی فانتەسی هەیە کە بە فیلمەکانی لۆرد ئۆف دە ڕینگی دەچی لەگەڵ هۆبتی لە ناو جیهانەشی ڤیدیۆ گەیمی کەوا نووسەرێکی گەورەی وەکو جۆر ئار مارتن کە بە نووسینی ڕۆمانەکانی بەناوبانگە بۆ نمونە گەیم ئۆف ترۆنز کە لە باشترین زنجیرە مێژوویەکان پێویستە گەیم ئۆف ترۆنز دیتبی و ئەگەر نەشە دیکە پێویستەری بکەی بەڵام ئەو یاریە دواخرە هەواڵەکی ناخۆش دەزانم زۆر کەس حەز دەکات ئایا سەرنجی ڕاتیشا بوونەوە ترێلەر یاخودنا کۆمنت وەکو خۆ ئامادەکردن بۆ بڵاوکردنەوەی یاری هیتمان 3 ئێستا سێڤەرەکانی ئۆنلاینی یاری هیتمان 2 شەتداون کران واتە بە سێڤەرەکانیان وەستێنران تاوەکو گەیمەران خۆیان چاوەڕوانی بەشی سێمی یاری هیتمان بکەن کەوا شتێکی نازانم چۆنیش دەبی باش دەبی یاخود خراپ لە ئێستاوە تۆ سێڤەری یاریەکان بۆ وەستێنی تاوەکو بڵێ چاوەڕوانی بەشی سێم بکە کە لە بڕیارە لە سەرەتای 2021 لەسەر پلەیستێشن 5 و Xbox Series X و PC بڵاو بکرێتەوە ئایا دەمێ لەنگۆ بپرسم تا ئێستا یاریەکانی هیتمان سەرنجی ڕاکشاونیان ئەگەر یاریەکانی هیتمانت کردیا چ بابەتێکی یاریەکانی هیتمان سەرنجی ڕاکشا بێمە سەر هەواڵەکی گەورە ئەویش قەدەغەکردنی یاری فۆرتنایتە لە ناو
iOS لەناو ئاپستۆر و ئەپستۆری آیفۆن و ئایپادی کە گەورەترین مشکلە بوو لەو هەفتەی ڕابردوو کە ڕوویدا ئەویش کۆمپانیای ئەپل هەڵسا بە سڕینەوەی یاری فۆرتنایتی هۆکاری سڕینەوەکەش بۆ ئەوی دەکەرێتەوە کەوا کۆمپانی ئەپێک گەیمز کە خاوەنی یاری فۆرتنایتە هەڵسان سیستەمەکی نوێی پارەدانیان لەناو یاری فۆرتنایت دابنا کە لە جیاتی $10 بە ڤیبەک دێ دەتوانانی بە $7 هەمان ئەو ڤیبەکە بکڕی کە بە $10 دەکردێ $10 لە ڕێگەی سیستەمی ئەپلی بوو و $7 نوێیەکە لە ڕێی سیستەمی خۆیان واتە ڤیزە کاتی ڕاستە و خۆیە ئەگەر بێت و گەیمەران لە ڕێگەی سیستەمە ڕاستە و خۆیەکی خۆیان مەسەلەن ڤیبەکەکەی بکڕن یاخود پارەی یوسەکەی لۆ نەمونە یوسی وەک پاوجی و یوسەکەی ناو فۆرتنایتی بکڕن ڕاستەخۆ پارەکە لە بۆ ئەپێکی دەچی بەڵام ئەگەر بە $10 کۆنەکەی بیکڕی ڕاستەخۆ عنی پارەکە 130 لە بۆ ئەپلیە 170 لە بۆ ئەپێکە واتە ئەپل بازسی لە 100 وەردەگری ڕۆژانە $1 ملیۆن کۆمپانی ئەپێک گەیمز داهاتی لەناو یاری فۆرتنایت هەیە لە ڕێگەی فرۆشتنی جلوبەرێک لە ڕێگەی فرۆشتنی سکینی جیاواز لەو $1 ملیۆن $300,000 لە بۆ ئەپلی دەڕوە ڕاستەخۆ $700,000 لە بۆ ئەپێک گەیمز دەڕوە ئەپێک گەیمز ڕێگەیان لە ماوەی 1 ساڵی ڕابردوو ئەپل $365 ملیۆن داهاتی لەناو یاری فۆرتنایت وەرگرتیان بە بەلاش کە پارەی خەیاڵی قازانز دەکات ئەپل بەبێ ئەوەی هیچ شتێکی وا گرنگ بکە لەبەرەوەی قانون و یاسایە کە هەموو ئەپەک دەبی بازی کۆمپانیای ئەپل بدە چونکە تو پلتفۆرمی وان بەکاردەینی کەوا سەرەتاش کە عەقد لەگەڵ ئەپلی دەکەی ئەو ئەپل لە ناو ئاپستۆری بەردەستبی تۆ ڕازی دەبی بەڵام ئەگەر بێتوە تو لەو ڕازی بوونە هەڵ ینی چۆن دەڵێ یاسا بشتێنی ئەپلیش سزا دەدا وا بڵێ ئێستا سزایەکی تونتری ئەی کۆمپانی ئەپێک گەیمسی دەدا ئەویژەوەیەکەوە سیستەمی هەر یاریەک بە سیستەمی ئەنریل ئینجین 4 دروستکرابی یان خود بە ئەنریل ئینجینی دروستکراوی بەگشتی هەموو یاریەکان قەدەغە دەکات و توولەکان کەرستەکان لە بۆ ئەنریل ئینجینی دادەخە کە ئەنریل ئینجین لەلایەن ئەپێک گەیمسی خاوەندارێتی دەکرێت جا زۆرینەی یاریەکانی ناو ئاپستۆری تقریبان بەشەکی زۆریان بە ئەنریل ئینجینی دروستکرا ئەوەش وا دەکا زەرەکی گەورەی تر لەناو کۆمپانیای ئەپێک گەیمز بدە ئەو شەڕە گەورەیە خەتای هەردووشیانی تێدا و مەسلحەتی هەردووشیان تێدا بەڵام بە بڕوای من کۆمپانیای ئەپڵ لەبەرەوەی خاوەندە سەڵاتەوە پلتفۆرمەکەی ئیخۆتی ئاپستۆری خۆتی دەتوانانی بەکەی خۆی باز وەگری بەڵام پێویستە بازەکە 130 کەم کاتە بیکاتە 115 چونکە پارەی خەیاڵی کۆ دەکاتەوە ئەپڵ ببێ ئەوە هیچ شتێکی گرنگ بکە و ئەپێک گەیمزیش پێویستە لە ڕێگەی یاسا ئەو شتانە یەکلاکاتەوە نەک ڤیدیۆیەک بڵاو بکاتەوە کەەوە قەشمەری بە ڕکلامێکی کۆنی ئەپڵ دەکاتن و دەیەوێ گەنجی ئێستا یا خۆت منداڵی ئێستاکە بە فۆرتنایت دەکە کۆمپانی ئەپلیان لەکە ناشیرینی پێیان وابیکە ئەوە دیکتاتۆرێکی جیهانیە دەمەوێت ڕێنگۆ بزانم قەت یاری فۆرتنایتتان لەسەر ئایفۆنیان ئایپاد تاقی کردیتەوە یا خودنا یەکێک لە کۆمنت بنووسی ئاەک بنووسی بزانم چێ دەکات چێ ناکە یاڵە کۆمنت دەنگوێکی نوێ هەیە لەسەر نرخی کۆنسۆلی Xbox Series X کەوا بڕیارە نرخەکەی $600 بێ یاخود $599 بی $100 لە PlayStation 5 گرانتر بی کە PlayStation 5 پێشبین دەکرێت $499 بی یاخود $500 بی سەرهەڵدانی ئەو دەنگۆی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا کۆمپانیای مایکرۆسۆفت ریلیز دەیتەکەی ئاشکرا کرد کەوا 100% لە مانجی 11 Xbox Series X بڵاو دەکرێتەوە و ئەو دەنگۆیە لەبەر ئەوەی بڵاوکرێەوە کەوا کۆمپانیای مایکرۆسۆفت بەنیازی ئاشاکردنی دووەم Xbox Seriesە کەوا پێ دەڵێن Series S دەڵێن قەبارەکەی بچووکترە مواصفاتی کەمترە بەڵام مواصفاتەکەی بە شێوازە کەمترکەوە زۆر کەم نییە بەڵام ناتوانانی بە 4K یاری بکەیت تەنیا بە 1080 پی یاری دەکەی 6 فریم و گرافیک لە ژوورەوەش هەمان ئەو گرافیکە دەبی کە لە Xbox Series X دەیبینی دەڵێن نرخی کۆنسۆلە بچووکەکەیان Xbox Series S نزیکی $300 دەبی $299 و Series X-ەکەش $599 تا $600 دەبی لە هەمان کات دەنگۆیەکی کەشمان هەیە کە PlayStation 5 تەواو نرخی $499 دەبی بەڵام ئەوانە هەمووی دەنگۆنە 100% ڕاز نییە بەڵام بێگومان گەربێت و Xbox Series X لە مانجی 11 بڵاو بکرێتەوە کاتە PlayStation 5 لە مانجی 11 بڵاو دەکرێتەوە لەوانەشە هەردووچیان هەر لێک ڕۆژ بڵاو بکرێن چکە باوەڕ ناکەم سۆنی بیەوەی لە پاش مایکرۆسۆفتی کۆنسۆلەکەی خۆی بڵاو بکات و ئیلا مەگەر ئەگەر نرخی زۆر هەرزانتر بی و چەند یاریێکی دیکەش ئاشکرا بکرات چکە ئێستا Xbox Series X وەزعی هیچ باش نییە لەبەرهۆی Halo Infinite بڵاو ناکرێتەوە تقریبا Xbox Series X زانی کۆنسۆڵێکی وەکو چۆنە کۆنسۆڵەکە کەوا ڕاستە پاوەر و هێزی یەکجار زۆرە و لە PlayStation 5 بەهێزتر و بەهێزترە بەڵام ئەو یاریانە لە ناو Xbox Series X بڵاو دەکرێنەوە تقریبا زۆرینی هەمان ئەو یاریانە کە ئێستا هەن یاخود لە کۆنسۆڵی ڕابردوو هەت بووە بەڵام وەرە لە کۆنسۆڵی نوێ تاقی بکەوە بەڵام PlayStation 5 بۆ شێوازە نیە PlayStation 5 چەند یاریێکی نوێی هەیە تایبەت بەخۆی
و چەند یاریەکی ئەکسکلوسیفیشی هەیە کە لە دەرەوە وەریگرتیەوە تا فێرد پارتیە بە ماوەیەکی کاتی لەسەر پلەیستیشن 5 دەبن و هەروەها سیستەمەکەش بە کاملی دەگۆڕدرێ وهروەها کۆنترۆلەکەشی بە کاملی گۆڕیە واتە ئەزمونونەکە تەواو نوێیە بەڵام Xbox Series X تقریبا هەر هەمان Xboxی کۆنە بەڵام گرافیکەکەی بەرزتر کرێتەوە هێزی پاوەری بەرزتر کردەوە بەڵام تقریبا دەڵێن دیزاینەکەی دیزانی UI-ەکەی واتە سۆفتوێرەکەی هەمان دیزاین دەبی کۆنترۆلەرەکە هەمان کۆنترۆلەرە هیچ یاریەکی زەخمی نوێشمان نییە وەکو مەسەلەن PlayStation 5 سپایدەرمانی هەیە Xbox Series X تەنیا بە میدیەمی هەیە کە ئەویش بە شێوەیەکی کاتی تایبەتە لەگەڵ سکۆرم کە بزەبت نازانین لە کۆتایی سەبڵاو دەکرێتەوە یاخودنا ئەوانە فەرمینە هیچ یاریەکی زەخممان نییە کە منافسی سپایدەرمانی بکات لەسەر Xbox Series X بۆیە ئەگەر بێت و Xbox Series X نرخی گرانتر بی بە بڕوای من وەزعی خراپ دەبی و خەڵکەکی زۆر کەم دەیکڕی بەڵام Xbox Series X گەیم پاسی هەیە کە بە بڕوای من یەکە لە باشترین خزمەتگوزاریەکان و لەوانەیە لە ڕێگەی گەیم پاسی گەیمەرەکی زۆر کۆ کاتەوە دەمێت ڕێنگۆ لەسەر هەردوو کۆنسۆڵی بزانم پێتان وایە کامیان سەرکەوتوو دەبن ئەوساڵ یەڵە کۆمنت هاوڕێیان ئەو هەفتەیە هەواڵی نوێی GTA 6مان هەیە دەنگۆیەکی نوێمان هەیە کە پژڕاستکردنەوەی چەند دەنگۆیەکانی هەفتەکانی ڕابردوو ئەویژەوەیەکەوە بەڵێ GTA 6 لەناو شاری ڤایستی دەبی لەناو لۆ سانتۆس نابی لەناو لاس ڤێگاس بە قەستێکەش نابی لە سان فرانسیسکۆیەکەش نابی بەڵکو لەناو ڤایستی دەبی کەوە یاریەی GTA ڤایستیمان هەیە لەوێ کە باسی کاراکتەری تۆمی ڤەرسەتی دەکات تۆمی ڤەرسەتی یەکە لەو کاراکتەرانی کەوە تەنیا لە یەک یاری بە فەرمی یاری پێکرێ و کاراکتەرێکی خۆشەویستە لەلایەن زۆرینەی خەڵکی بەڵام دەنگوێکی نەمان هەیە لەناو ماڵپەڕ ڕێدت بڵاو کرایتەوە ئەو هەواڵەکەیە و ماڵپەڕی سکرین ڕاتیش پژڕاستی کردەوە کەەوە بەڵێ دەنگویەکە نوێیە کۆنیە دووبارە کرابیتەوە دەنگۆیەکە دەڵێ ئەگەر بێت و یاری GTA 6 لەناو دنیای ڤایستی بیتن کەواتە 199.9 تۆمی ڤەرسەتی دەگەڕێتەوە وەکو ئەو کاراکتەرە دەگەڕێتەوە و ئەو کاراکتەرە دەبتە خراپەکاری گەوری یاریەکە یاخود دەبتە خراپەکارێک لەناو خراپەکارەکانی ناو یاری GTA 6 و شێوازی خراپەکارەکەشی لەو دەنگۆی وا باز دەکەکەوە هاشێوە بیگ سمۆکی دەبی لەناو GTA San Andreas بۆ نمونە ئەگەر لە بیرتامی یاری GTA San Andreas بیگ سمۆک سەرەتا هاوڕێی تووە هاوڕێی CGە بەڵام سەبسە بۆ بەدیار دەکەیتەوە لەگەڵ پۆلیسی تەعامل دەکات لەگەڵ پۆلیسی دەستی هەیە دواتر لەگەڵ مەکسیکیەکان ئاڵوگۆڕی مادە و حەبوو دەرمانی هەیە بەڵام هەشتا دواتر بوت بەدیار دەکەویتەوە بەڵێ بێگومان بیگ سمۆک گەورەترین خراپەکارە ناو یاریەک ئەو لە سەرەتاوە تا کۆتایی خراپەکاری گەورەی یاریەکە بووە و وا دەکەکەوە گەیمەران بیر بکەنەوە ئەگە بێت تۆمی ڤەرسەتیش هەمان شت لەوانە لەسەری ڕوو بدەکەوە سەرەتا هاوڕێت بی بەڵام دواتر بێتە خراپەکاری گەورەی یاریەکە هەرچەندە ئەو دەنگۆیە پێم وانیە ڕاز دەرچیتن لەبەرەوەی زیاناری زیاد لە حەد لەبەرەوەی زانیاری زیاد لە حەدی تێدایەکەوە پێویست ناکە لێستاوە بیزانین بۆ نەگەر لە یاری Red Dead Redemption 2 سپۆیلەر لە بەو کەسانی یاریەکەیان نەکردیە ئەگە بێت و لە بیدایەتەوە بتزانی بەیەکەوە مایکا خراپەکاری گەورەیە ئەو تاموچێژە نەدەبووەکو لە کۆتایی یاریەکە هەت بووە بۆیە زۆر باوەڕم بەو قەناعەتی تەواو بەو دەنگۆیە نییە بەڵام هەر پێویست بوو لە بۆتانی باز بکەم چونکە تەنانەت قەمیسەکەی لەوەریشمە هەمان قەمیسی ینی هەمان ستایلی تۆمی ڤەرسێتیە گوتم بە ئەو ڕۆژەوەکەی وا دروست بکەین دەمێت ڕێنگۆ بزانم حەز دەکەن GTA 6 لە چ شارێک بی لە ڤایستی بی لە لۆ سانتۆس بی لە لاس ڤێگاس بی یاخود لە سان فرانسیسکۆ بی یەک لەو شارانە حەز دەکەن لە کامیان بی کەوا پێشبین دەکرێت GTA 6 باسی ساڵانی 1970ەکان بکە تاوەکو ساڵەکانی 2010 باسی ئەو سەردەمانە بە کاملی بکە هاوڕێیان ئێستاش دێنە سەر براوەی ئەو هەفتەیەمان لە بۆ براوەی گیڤەوەی $10 ئەو هاوڕێیە خۆشەویستە بە ناوی محەممەد ئەی کەریم لە فەیسبوک نامی نردووە لە فەیسبوکیش سەیریم کردکەوە سکرینشۆتی هەرم و ئەوکانی نردبووکەوە لام شوێنە فۆڵۆی کردیمە ئەو هەفتەیە بۆ براوەی $10 پیرۆزەکە کە محەممەد ئاگداری فەیسبوکەکەت بە بە زووترین کات پەیوەندیت پێوە دەکەم و $10 لە بۆ دەنێرم بە فاسپێ بیجا بە هەر شێوازێک بیتن هاوڕێیان خۆشەویستم ئێوە دەتوانن بنەخاوەنی $10 ڕێگایەکە زۆر ئاسانە و دەتوانن لە ڕێگەیەوە
دەتوانن لە بۆ خۆتان $10 لەناو iTunes سەرف بکەن لەناو پلی ستۆر لەناو پلیستیشن لەناو Xbox لەناو هەر شوێنە کە حەز دەکەن لە بۆ خۆتان بتوانن بای $10 گەیم پاسی بکڕی پلیستیشن ناوی بکڕی یاریەکی بکڕی لەناو PUBG سەرفیکەی لەناو فۆرتنایتی سەرفیکەی ئارەزوی خۆتۆ دەبێتە مڵکی ئێوە ڕێز و خۆشەویستم بۆ هەر هەمووتان تکا دەکەم لایکی ئەو ڤیدیۆیە لە بیر نەکەن سبسکرایبی چناڵەکەم گرتاوە کوێستانەتان کردووە هەروەها شەیری ئەو ڤیدیۆیە بکەن هاوڕێیانتان لە چناڵەکەم ئاگدارکەنەوە تکا دەکەم تاوەکو سبسکرایبمان بەرزتەوە بتوانین $10 بەرزتر بکەینەوە بکەینە $25-30 تاوەکو زۆرترین گەیمەر بتوان سوود دە پارەی وەربگرن ڕێز و خۆشەویستیم بۆ هەر هەمووتان چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ